لێکی دێمەست کە ئێستا باسی عێراق بکەین کێشێکی گەورەیە لە بینی مقتەدا سەدر لەگەڵ دوو تیارن کە پێیانەوترێت تیاری سەدری و ئیتاری تەنسیقی کە ئەمانەش هەموو کوتلە گەورەکانی قوتبی شیعین کە لە عێراقای مازانین شیعە زۆرترین ڕێژی دانیشتوانیان هەیە زۆرترین دەنگدانەوەیان هەیە لەسەر ئاستی عێراق. ئایا کورد توانیوێتی لەم مەرحەلەیە خۆی بە تایبەتی و کاتی کە دانیشتنیەکەمی پەرلەمان کرا دواتر بۆ تەشکیلی حکوومەت و هەڵبژاردننی سەرۆک کۆمەڵ وڵام بەداخەوە ئێمە بینیمان دوو تەڕەفی ئەساسی لە ناو کوردەکە یەکێتی و پارتیە هەریەکەیان چۆ لای لایەنێکیان کەواتە لایەنگیری کرد بۆ ئەوەی کە ئەو پەرتەوازەی کە لە ماڵی شیعەیە ڕوویە هەمان پەرتەوازی لە ناو کوردی شاڕوویە لەبەرەوە لە ئێستاە هەند تەنانەتەوە تاکە ئەیانەوێت بڕیارێک بن کە بڕیارێکی کوردی بێ ناتوانن بێن ماڵی کوردی بەداخەوە چونکە ئەوەی کە کراوە پێشێلکاریە بەرامبەر بە دەنگی خەڵک چوونە سەر پەرلەمان دەرگا داخستنی پەرلەمان ئیتر ئەو ناشرینیانە ئیهانانەی بە پەرلەمانەکرێت لە کۆتاییە ئەمان چ کوردیش و چ سونەش لە بەروی تەرەفداری بەشێکیان تەرەفداری سەدرەکەن و بەشەکەی تریشیان لە ئیتاری تەنسیقەت قەراریان نییە واتە قەرارێکی کۆتایی بەدەستی خۆیان نییە و دەورەکەشیان دەورێکی باش نەبوو لە سەرەتاشە وەکو کورد نەیتوانی ئەو تێکشگانی چۆنەڵی کە ماڵی شیعە پەرتەوازە بوو ئەم نەیتوانی بتوانەیەکی بخاتەوە چونکە لە ئەخیر ئامادەبێمە لە ناو عێراقا کارژین و ئەمانەوێت سەرۆک کۆمار لە کورد بێت و ئەمانەوە بەشداری حکوومەت بکەین و لەبەرەوەی واریداتی ئەم وڵاتە هەرچیەک بێت ئێمە بەشێکی بودجەمان لەوانەوە وەرەگرین ئەوە بمانتوانایە هەتا بۆ جێبەجێکردنی دەستوری شەزانین کە ئێمە چەند بڕگەیەکی تیا بە تایبەتی مادەی 140 تا ئەسێ نەماتوانیەوە جێبەجێکرد ئەمانە پێویستی بۆ بوو کە کورد ئەم جارە بتوانێت بە شێوەیەکی تر تعامل بکات لەگەڵ حکوومەتی فدراڵە بۆی مافەکانی خۆی دەستکرد بەڵام نەیتوانی هەڵە بوو لە ئێستا شای بینین هیچ ڕایەکی نییە هەریەکەیان بە تایبەتی ساگەربینی پارتی دیموکراتی کوردستان ناتوانێت لەگەڵ تیاری نە لەگەڵ ئیتارابێ نە لەگەڵ تیاری سەدرەیامە ئەنی ڕەنگە بە قسەکردن ناوێرێ لی دەرپچێلەوە ئەوە تا هەندێک لە بڕیارەکانی بەتابێت تعدیلکردنی دەستورە هەموو ئەمانە کە ئەوان داوایەکەن داخستنی پەرلەمانە بە شێوەیەکی نایاسایی حزبی دیموکراتی کوردستانێت بۆ شێوەیە تەعاملکە ئەمەی بەدڵە ئەم ڕێگایە بەڵام ناتوانێت هەتا ئێستا ڕایەکی تاو دروستی نەبووە کە بڵێ ئێمە لەگەڵ ئەم بۆ چوونانە یاخود ئەم ڕێو شوێنە نایاسایانیانین کە تیاری سەدری کردوێت تێبەری ئەمە بەرژەوەندی حیزبایەتیە بەرژەوەندی مەسەلەی و قەزەی کوردی نییە ئەگەر تۆ بێرڵاو بکەیتەوە فعلەن ئێمەمانەوێت بە بەرژەوەندی هەرێمی کوردستان یاخود قەزەی کوردی بگەینینەکوێ پێویست بوو پێکەوە یەکدەنگ بین چەند کێشەیەکی ناوخۆشە هەبێ بەڵام کاتچوویتە بەغدا لایەنگری هیچ لایەنێکە نەکردە ئەم نەمەوێ چکەی مامانەوێ بەشدار بین لە ناو حکوومەتە کورد هەمووی بەپی خۆی ناوێ معارەزە بۆچی معارەزە بێ لە ناو حکوومەتی فیدراڵە خۆ لە پەرلەمانی فیدراڵە بۆچی معارەزە بێ لێرە ئەساساً لە ناو کوردستانە تۆ پێکە حکوومەتت تشکیل کردەوە لەبەر تۆ لە حکوومەتابی بۆی بتوانانی مافەکانی کورد جێبەجێ بکەین بەڵام بەداخەوە کووتم ئەمانە مەسلحەتی حیزبیانە کام حیزبیان کە زیاتر بزانێ مەسلحەتەکەی لەگەڵ کەم حیزبە سیاسیە خۆت کام لایەنی دراوسەیە گونجاوترا ئێمە ئازانین یعنی بەداخەوەڵن کە دەوڵەتانی دراوسێ دەورێکی زۆریان هەیە لە تێکچوونی باری ئارامی عێراق و ئەوەندەی ئەوان تەوجی هاتیان بە حیزبە سیاسەکان و جێبەجێەکەن خۆیان بیر لە پابندبوون بە وڵاتەکەیان ناکەنەوە وەکو حیزبی کوردیش بە هەمان شێوەیە کورد یعنی ئێسێ بەگەر بڵێن کورد کێ حیزبە سیاسیانەیە ئێستا ئەگەر من باسیەوە بکەین بڵێن کورد کێن مەسەلەن تەمسیلی کوردەکە ئەکید حیزبە سیاسیەکان و ئەو دوو حیزبە ئەساسیش کە زۆرترین دڵیان هەیە ڕاستەنەوەی نوێ نۆ کورسی هەیە یاخود حیزبە سیاسیەکانی کرد بێ دوو کورسی یاخود سێ کورسی بەشدارن ئەمانە ناتوانن بڕیاری تەواوەتی لەژێر دەسەڵاتیانە بێ ئەوانەی کە بڕیاری تەواوەتیان ئەو دوو حیزبە ئەساسیان و ئەو دوو حیزبە ئەساسیانش وەکو وتم پەرتەوازن چۆن لە هەرێمی کوردستان ئێستا ئێمە بێ خۆمان ئامادەکەین بۆ ئامادە بکردایە بۆی پەرلەمان بۆ ئەوەی هەڵبژاردن بکرایە بۆ پەرلەمان حکوومەتی تازە دروست بکرایە لە هەرێمی کوردستان هەمان شێوە سەریکە ئەیانوێ هەڵبژاردن نەکەن کێشەیان هەیە کە پارتی دیموکراتی کوردستان هەتا ئێستا سوورە لەسەرەوەی کەیەک بازنەیی بێ حیزبە سیاسەکانی تر بە کۆی گشتی سوورنەوەی کە چۆن لە عێراقا تعدیلی قانون انتخابات کراوە بە هەمان شێوە ئەوان لە هەرێمی کوردستانی شا بکرێ کەواتە ئەم پەرتەوازیە یعنی ناتوانانی بڵێ کورد چیەوێ کورد کێیە کورد ئەم حیزبە سیاسیانە یاخود تۆ گەلێکت هەیە بە ناوی گەلی کوردە و ڕایان هەیە هیچ ڕایەکی خارجی و دوو حیزبە ناگاتە
پێگەیەک بۆ ئەوی بڕیاری لەسەر بکەواتە ئەو دوو حیزبە سیاسی ئێستا بڕیاردەری ئەم هەرێمی کوردستانە. کاتێک کاگەرم باسی و بکەم ململانێ لەسەر پۆسی سەرۆک کۆمارەکەن لەبەرەوەی دوای دانیشتنی پەرلەمان هەڵبژاردنی سەرۆکی پەرلەمان و جێگرەکانی و ئیتر دوایبێ یەکسەر کار بکەی بۆی سەرۆکی وڵات واتە سەرۆک کۆمار هەڵبژێرێ. ئەم دوو حیزبە سیاسی وەکو کە باسم کرد پارتی دیموکراتی کوردستان کە لەگەڵ تایاری سەدرری ئیتیفاقی هەیە و یەکێتی نیشتمانی کوردستانیش کە لەگەڵ ئیتارە ئیتر بوونەتە دوو بەرەی جیاواز. ئەم دوو بەرەی ڕاستە کاندیداکانی کورد زۆرن حتا نەکار کورد لە نەتەوەکانی تریش و لە مکۆناتەکانی تریش شتیاک بۆ کاندید بۆ سەرۆک کۆمار. ئەمان لەم کاتەیە ئیتر کێبڕکیەکەیان لەسەر کامیان بتوانن پۆستی سەرۆک کۆمار بخۆیان بەرن. وەکوتم هەر لە سەرەتاشەوە دووبارەیەکەمەوە ئەمان یەکدەنگ نین تاکوت اختیاری سەرۆک کۆمارێک بکەن و بەڵام ئەم سەرۆک کۆمارەمانەوە بەڵام مافەکانی کورد بەم شێوەیە جێگیر بکرێ لەسەر داواکاری کورد ئەم سەرۆک کۆمارە اختیارکرد نەخێر لەسەر داواکاری حیزب سەرۆک کۆمار اختیارەکرێت و حیزبیش سەرۆک کۆمار اختیارەکە. باسی 2005-2014 ئەگەر لە 2010 کورد ڕێژی کورسەکانی زۆرتر بووە کورد توانیوێتی لەو کاتانەیە بە یەکدەنگ لە ناو پەرلەمانان کار بکە معارزەکان کەمتر بوون لێرەش ئەگەر کێشیان هەبوو بێ بەڵام ناو پەرلەمانە توانیویانە دڵنیان لە 2000 و ئەتوانە بڵم 14 بۆ 18 هەرچۆنێ بێ باشتر بوو کە باسی تەحالوفی کوردستانی هاوپەیمانی کوردستانی ئەکرا باشتر بوو لە ئێستا بەڵام ئەتوانم بڵم لە دوای 2010ەوە ماڵی کوردی بە تەواوەتی پەرتەوازە بچووکە هەرو کاتەش کێشیان لەسەر سەرۆک کۆمار هەبوو بە هەمان شێوە هەریەکەیان لایەنێکیان گرت بوو هەرو کاتەش ئەوە بوو کاندیدێکێتی نیشتمانی کوردستان بەڕێز سەرۆک دکتۆر بەرهەم سەرکەوت بۆ سەرۆک کۆمار بە ئێستاشەوە بە هەمان شێوەیە کەواتە ئەم پەرتەوازەیە وات لێکە تۆ ڕێژەی کورسەکانت کەم بێتەوە کاتێک کە داواکاریەکانەکەی بۆ جێبەجێکردنی مادەی 140 یاخود هەر داواکارێکی تر بێ تۆ داواکاریەکانت پێکەوەنی هەریەکە بەجێگی خۆیەوە بە بیرۆڕای خۆی داوای داواکاریەکان و داوای جێبەجێکردنی دەستورەکە حتا لەسەر تعدیلکردنی دەستور کە مازانین کورد زەرێکی زۆرەکە لە کاتێکا کە کورد دەستوری نووسیوەتەوە لەگەڵ ئەو کاتیان ینی مکەوەنی کوردی و شیعی بەیەکەوە دەستوریان دۆسیوەتەوە چونکە سونە بەشدار نەبوو لە نووسینەوەی دەستورە ئەکید هەندێک لەو مافە ئەساسیانە کە بۆ کوردستان بۆ لەبارەی نەوتەوە لە بڕگانی تایبەتە بنەوە لە بڕگانی تایبەتە بە مادەی 140 هەموو ئەوانە کورتوانێتی جێگیری بکە ئایا ئێستا ئەوەندە بەهێزە بتوانێت بۆ شێوەیە بکە بەڵام نەخێر ئەگەر هاتوو بەم شێوەیە بڕوا بەڕێگا ئەوی کە لە دەستوریشا بەدەستمان هێناوە لە دەستمانە چێ هەر لە هەرێمی کوردستانە پێویستەکە جارێکی ترکە ئەوە ئێمە بینیمان تقریبەن زیاتر لە 2 جار سەرکردنەوە یەکگرتووەکان بڵاستخار دانیشتنی لەگەڵ هەموو لایەنە کوردیەکان کردەوە بۆی بگەن بەیەک بۆ ئەوەی زۆر جار ئەمەی دووبارە کردوێتەوە ئەگەر کورد بەم شێوەی ئێستا تەعامل بکە ئەوەی کە هەیەی لە دەستێکە لە بەڕەوا بێ ئەم لایەنە کوردیانە بیر لەوە نەکەنەوە کێچەند کورسی هەیە و کێچەنێ هەمویان بەشدار بوونەوەی کە هەرێمی کوردستان گەشتۆتە مەرحەلە هەمویان شۆڕشیان کردووە هەمویان پێشمەرگە بوون و هەمویان لە هەموو نەهامەتەکان و باشەکانی ئەم هەرێمی کوردستانەیە بەشدار بوون ڕاستە هەندێک لە حیزبە سیاسیەکان بۆ نمونە پارتیۆکێتی تێوەگلاون لە گەندەڵیەوە ئەوەی کە بەسەر هەرێمی کوردستانەوان مەسئولیەتیان خصوص ئەبێت لە ئێستاشا لێبوردەی و تەنازولیان هەبێ بۆ لایەنە سیاسەکانی تر تا بتوانن ماڵی کوردیەک بخەرەوە. بە تەئکیدی ئێمە گەرباستی لەوە بکەین بڵێن مقتەدا سەدر تورکیا پاڵپشتیەکە یاخود ئیتاری تەنسیقی ئێران پاڵپشتیەکە بەو شێوە ناتوانین چونکە لەبەرەوەی ئێستا مقتەدا سەدر ئەوەندەی ئێمە بزانین ئەوەی دەوڵەتەکانی دەرەوە بە تایبەتی بەریتانیا زۆر تەئسیری هەیە و حتا بەپێی هەموو زانیاریەکان بەریتانیا داڕێژەری بەرنامەکانی مقتەدا سەدرە نەگەوەی کە تورکیا وڵاتێکی تر ئەتوان بڵم تورکیا ئەوەندەی هاوکارە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە بەوەی کە هێرشاناکرێتە سەر هەرێمی کوردستان بێدەنگی هەیە بەوەی کە هاتوت سیادەی عێراقی تێکشکانەوە بێدەنگی هەیە لەلایەن هەموو لایەنەکانە ڕاستە لە کۆتایی یا دوای ئەوەی کە تونترین هێرشی کردە سەر ناوچەیەکی سیاحی بینیمان چەلێک لە هاوڵاتیانی عێراق کوژرا بەداخەوە کەڵم بۆ ئەم جارە کە هات ناڵدەنگ و باسلاواکەن کە ئەو هێرشان ئابێ ڕابۆسەر لە ناو پەرلەمانە چەند بڕیارێکی گرنگ دەرکا بۆ دەرکردنی هێزەکانی تورکیا و هەروە بۆ داواشی لەوە بکرێت کە ئەبێ تەعویز باتەوە بە هەموو ئەوانەی کە زیانیان لێکەوتۆ لە ناو هەرێمی کوردستانە بەڵام ئەمانە تا چەنە چێتە بواری جێبەجێکردنەوە چی لەسەرکرێ
حیزب بەتایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان ئایا پاڵپشتی بڕیارەکانی پەرلەمانی عێراق کابەوەی کە هێزەکانی تورکیا بکرێتە دەرەوە ئەوانە هەمووی ماوەتەوە لەسەر ئەوەی کە بزانین چە نتوانێت بەڵام بەداخەوە کە ئێستا هەموو پشێوی و ناخۆشیەکە لە ناو عێراقا ڕۆیە هەمووی هێزێکی باشە بێ بۆ تورکیا ئەو تا کە ئەو بڕیارانە بێ شێوێ بەسریات جێبەجێ ناکرێ بە ڕۆژانە قسفەکانی بەردەوامە بە ڕۆژانە خەڵکی هەرێمی کوردستانە ناوچەکانی بردومانەکرێ ناوچەکانی بەتایبەتی لادیەکانیان چۆڵەکرێ کەواتەمانە هەموو هەر بەردەوامن.